ناوم بلال سەوریە 23 ساڵم خەریجی کوللەی عشقم بەشی ئایتی 2018 تەخەڕوجم کرد خیبرەی کارکردنم هەیە 3 ساڵ یەکەم ئیش لە ماشی مەبیعات بوو لە شەریکەیەک بۆ 1 ساڵ بەشی دووەم لە ئۆفیس مانەجەر بووم ساڵ ئەوەی پاشوی سێم مامۆستایەتیم کرد بۆ 1 ساڵ لە مەعهەدێک دوای ئەوەی کە کۆتایی بە کارەکەم هاتووەکو مامۆستا لە مانگی 5 داوامەکەم تەواو بوو 2 مانگ بێکار مامەوە لە کاتی ئەو 2 مانگەدا سیڤیم بۆ زۆرێک لە کۆمپانیاکان ناردووە بە ئیمێڵ بە جۆرەها ڕێگای تر بەڵام هیچ وەڵامێکم وەرنەگرتووە کە گوێم لێ بوو کە پێشانگایەک هەیە بە ناوی ڕوانگە فرۆس دەکرێتەوە لە ئەربیل ئینتەرناشنەڵ فێر لێوێندەر بە هاندانی برادەرەکانم کە زۆر تەجێیان کردم بڕۆم چوومە ئەوێ و دوای ئەوەی ڕاستی زۆر نەگەڕام ینی زۆر ئەولا ناکرد لە کۆمپانیاکان دووەم کۆمپانیا و ئەلحەمدوللا لەگەڵوانە ئێستا کار دەکەم پەیامم بۆ گەنجان ئەوەیە کە دایمەن موچە وەکو شتێکی سەرەکی دانەنێن چونکە بێ لە موچە بۆ ئەوڕۆ ئەگەر موچەیەکی کەمت هەیە بەڵام ئیشەکەت پەرت پێوەدەداوات لێ دەکا کە بەرەو پێشت بووە ئەوە گرنگترە لەوەی کە موچەیەکی بەرزت هەبێتن بێ ئەوەی هیچ ئیستیفادەیەک لە ژیانی خۆت وەرگری بۆ نمونە ئەوڕۆ ئیشە دەکەی ئەو کارە دەکەی خیبرەکەت وەرگرت بۆ 2 ڕۆژ دەتوانی کارەکەت بگۆڕی بۆ کارێکی باشتر بە موچەیەکی باشتریش تەواو